یاریەکانی پاڵەوانێتی پارێزگاکانی هەرێمی کوردستان بۆ ئاستی لاوان لە شاری کۆیە بەڕێوە چوو لە یاری کۆتایی هەڵبژاردەی هەولێر و سلێمانی بێگەیشتن لە دەستپێکی یاریەکە و لا خولەکی دوو ئیسماعیل خدر بەلێدانی سەر گۆڵ یەکەمی بۆ هەڵبژاردەی پارێزگای هەولێر تۆمار کرد. هەڵبژاردەی لاوانی سلێمانی باڵادەستی یاریگایان گرتە دەست و دوای چەند هەوڵێک لا خولەکی 20 بێرون ڕەحمان گۆڵ یەکسانی بۆ هەڵبژاردەکە تۆمار کردەوە. هەڵبژاردەی لاوانی پارێزگای سلێمانی هەوڵی بۆ گۆڵی سەرکەوتنیش بوو مەترسی تاوی خست بۆ سەر گۆڵی هەولێر بەڵام ئیسماعیل سیروان پاڵەوانانە ڕێگری لە هێرشەکان دەکرد. لە نیوەی دۆم ئاستی هەردوو هەڵبژاردە تا ڕادەیەک لە یەکۆ نزیک بوو هەوڵی گۆڵ تۆمارکردن کەم بوو بۆیە یاریەکە بە یەکسانی بە کۆتا هات پەنا برایبەر لێدانێک لاکەرەوەکان بۆ دیاریکردنی پاڵەوان لە کۆی حەوت لێدان هەڵبژاردەی لاوانی هەولێر 5 گۆڵی تۆمار کرد و سلێمانیش 4 گۆڵ. هەڵبژاردەی لاوانی پارێزگای هەولێر براوە بوو بووە پاڵەوان. زۆر دڵخۆشم کە پلەی یەکەمە بەدەستهێنا پیرۆزبایی لە هەڵبژاردەی هەولێر دەکەم و ئینشەڵا هارد لەگەلەوە هەڵبژاردەی سلێمانی هەفتەیەکە لێرەین دڵخۆشین ئەلحەمدولیلا شوێنەکەمان زۆر خۆش بوو هەروە لە یاری یەکەم لەگەڵ هەڵبژاردەی سلێمانی تووشی دۆڕان هاتین ئاستێکی باشمان پێشکەش کرد بەڵام تووشی دۆڕان هاتین لەم یاریە دەتوانم بڵێم هەردوویانە شایستە یەکەم بوون بەڵامی تر لێدانیەک لاکەرەوەکان هەمیشە بۆ یەکێکە لەخوای بەزای پلەی یەکەمشمان بەدەستهێنا. سپاس بەخوا لە ماوەیەکی کووردا لە خلالی 10 ڕۆژدا توانیمان فەریقەتی تۆکمە بێز پێک بینین ئەلحەمدولیلا توانیمان نازناوەکە بەدەست بێنین ئەوە شت یەکەم شت بە فەزل و پشتیوانی خوای گەورەی دوایە فەزل و پشتیوانی ئەو برایانەمان کە توانی هەموو یەک دەست و یەک ئەنجام بۆ نازناو وەبزانام یەکەم جاریشە لە مێژووی هەولێردا و نازناو بەدەست بێنین. ئێمە بۆ ماوەی هەفتەیەک ینی وا لێرەین لەسەر ئاستی شارەکان کەوا خولی پارێزگاکان بۆتەوە ئێمە بووینە یەکەم و کەوا ئێمە بۆ یەکەم بوو ناتم ڕاستی وەسپاس بۆ خوای گەورەکەوە بووم بۆ بلکاری خولەکە و لە ئاخری یاریمانە بەرامبەر هەڵبژاردەی هەولێر کەوتین مستەوایەکی زۆر باشمانە بوو بە یاریش لەوان باشتر مەستر پەنارتیات خۆششانسە خوای گەورە مەوفەقمانی نەکرد. یاریەکی خۆش و سەلامەت بوو سپاس بۆ یەکێتی کوردستان کە توانیت ئەم پاڵەوانێتیە سازکە کە بۆ ئاستی تەمەنە جیاوازەکان بۆ هەم بۆ لاوان و هەم بۆ تازە بێگەشتوانیش ئیتر ئەمە یاریە یارێک ئێمە مۆفەق بووین و یارێکیش ئەوان مۆفەق بوون. یاریەکانی پاڵەوانێتی پارێزگەکانی هەرێمی کوردستان بۆ ئاستی لاوان بە بەشداری هەڵبژاردەکانی هەولێر و سلێمانی و دهۆک و کەرکووک و هەڵەبجە لە کۆیە بەڕێوە چوو لا کۆتاییش خەڵات بەسەر سەرکەوتوان دابەشکرا سەرجەم خەڵاتە تا کەسەکانیش بۆ هەڵبژاردەی هەولێر بوو عەبدولقادر ئەیوب باشترین یاریزانی یاریەکە و ئیسماعیل سیروان باشترین گۆڵپارێزی پاڵەوانتیەکە و ئیسماعیل خدریش گۆڵکار بە تۆمارکردنی 5 گۆڵ. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پەیام کۆیە.